ای باس شاکریا آرودی لودل کنی ای باس شاکریا دیدای وال بدود بانم ای واتم بریا. هەورامان ناوچەیەکی گرنگی گەشتیاریە، پانتایەکی گەورە لە جوگرافیای گەشتیاری هەرێمی کوردستان پێک دەهێنێت. دیمەنی دەڕەفێن و کەشوهەوایەکی پاکژ و فێنکی هەیە و سەرنجی ژمارەی زۆری گەشتیارانی بۆ لای خۆی ڕاکێشاوە. لە وەرزی بەهاردا ناوچە دەشتایەکان و دامێنی چیاکان ڕەنگی ئاڵواڵای گەشتیاران دەپۆشێت. زۆرێک لە دانیشتوانی ناوچەکەش ڕۆژانە ژەمێکی نانخواردن لە سەوزایی و کەشوهەوای فێنکی ناوچەکەیاندا بەسەر دەبن. بەڵام لە وەرزی هاویندا هاوینە هەوارەکان دەبنە مەنزەڵگەی گەشتیاران و ڕێژەیەکی بێشومار لە خەڵکی شارەکانی کوردستان و ناوەڕاست و خوار و عێراق سەردانیان ناوچەیە دەکەن. بێگومان گەشت و گوزار لەمڕۆیە بۆتە پایەیەکی زۆر ئەساسی لە مەسئلەی بوژانەوەی ئابووری لە وڵاتان. بۆیە هەمیشە هەوڵ ئەدرێت کە هەرێمی کوردستانیش بەو ئاقارەیە بڕوات و گەشت و گوزار بتوانێت بە جۆرێک مامەڵەی لەگەڵا بکرێت کە جێگەی نەوت و شێوازەکانی تری داهاتی ناوخۆ یاخود داهاتی دەرەوەی کە پشت بە دەرەوە بەسێ جێگەی بگێتەوە. بۆیە هەمیشە هەوڵ درراوە کە گەشت و گوزار لە هەرێمی کوردستان بە جۆرێک پێش بخرێ کە داهاتێکی باشیش بۆ هەرێمی کوردستان کۆ بکاتەوە. هەرچەند لەم ساڵانەی دوایە کۆمەڵێک هەوڵی باش دراون و ئێمەش لە چوارچێوەی ئەو هەوڵانەدا وەکو پارێزگای هەڵەبجە وەکو بەڕێوەبەراتەکەی خۆمان کۆمەڵێک پرۆژە سازکەین و کۆمەڵی لە ڕێگەی کۆمەڵە چالاکیەوە لە ڕێگەی هێنانی گەشتیاری زیاترەوە بتوانین داهاتێکی باش کۆبکەینەوە بۆ سنوورەکەمان. هەورامان لەبەر ئەوەی خاوەنژینگەیەکی خاوێن و باخ و باخاتێکی فراوان و دۆڵ و چیا و تافگە و مەزارگای پیاوچاکانە هەموو جۆرەکانی گەشتیاری لە خۆ دەگرێت. لە کاتی پشۆکاندا خانەقای بیارە و تەوێڵە و باخە کۆنجمەی دێت لە پەیڕەوانی تەریقەتی نەقشبەندی کە خەریکی نزا و پاڕانەوەن لەسەر مەزاری شێخەکانی هەورامان. هاوکات هاوینە هەواری ئەحمەداوا و تافگەی زەڵم و هاوینە هەواری ئاوێسەر دەبن بە جێگەی زەردەخەنەی گەشتیارانی بیانی و ناوخۆی و بەشێک لە کاتەکانیان لەم ناوچەیەدا بەخۆشی بەسەر دەبن. کوردستان سروشتێکی جوانی هەیە و سەرنگەکانی بەعام خۆشن، بەڵام جیاوازی سەرنگەکانی ناوچەی هەورامان وەک ئەحما و ئاوێسەرم شوێنانە جیاوازەکەی لەوایەرە و هەواکەی فێنکترە، شوێنەکەی خۆشترە، خزمەتگوزارێکی باشی هەیە. ناوچەکانی ئێرە خۆشێکی زیاتری هەیە وەک لە ناوچەکانی تری کوردستان. ئێمە لە سلێمانیەوە هاتوین وەکو خوێندکارانی پۆلەتەکنیکی ژمێریاری ئێواران هاتوین ناوچەی هەورامان ماڵ هەڵبژاردووە. بەڕاستی کەشوهەوایەکی زۆر خۆشی هەیە و زۆربەی گەشتیاران ڕوو لەم ناوچەی هەورامانەکەن. ئێرە ئاوێسەرە هاتوین ئێرەمان هەڵبژاردووە لەبەر ئەوەی کەشوهەوایەکی زۆر فێنکی هەیە، شوێنێکی زۆر خۆشی هەیە، شوێنێکی لەبار و گونجاوە گەشتیاران زۆر ڕوو لە ناوچەی هەورامانەکەن. بەهۆی بوونی ئاوی گەڕاو لە شارۆچکەی خۆرماڵ بڕێک لە گەشتیاران بە مەبەستی چارەسەری نەخۆشیەکانی پێست سەردانی ئەو شوێنە دەکەن. هاوکات بوونی شوێنەوارە مێژوویەکانی وەکو مزگەوتی گەورەی خۆرماڵ و قەڵای خۆرماڵ و چەندین ناوچەی شوێنەواری لە هەوراماندا کە مێژوویەکی دیرینیان هەیە
بە مەبەستی گەشتی زانستی و لێکۆڵینەوە خوێندکارانی زانکۆ و پەیمانگاکان سەردانیان دەکەن. هەورامیەکانیش لەو کاتانەدا بەڕێزەوە پێشوازی لە میوانەکان دەکەن و بەرهەمی پیشەدەستیەکانی وەک کڵاش و ڕانکوچۆغە و دەیان جۆری تر لە کەلەپوری ناوچەکەیان نمایش دەکەن. هەروەها ناوچە گەشتیارەکان دەبنە بازاڕێک بۆ ساختکردنەوەی بەرهەمە خۆماڵیەکانی وەکو گوێز و هەنجیر و دەیان جۆری تر لە بەرهەمی باخەکانیان. پەیوەندیە فەرهەنگی و دابوونەریتە کۆمەڵاتیەکانی گەشتیاران و دانیشتوانی ناوچەکە بە یەکدی ئاشنا و ئاوێتەی یەکدی دەبن. ئێمە لە سلێمانیەوە هاتوین بۆ ناوچە گەشت و گوزاریەکانی هەورامان. ئەم شتەکە لە پورانش سەرنجمان ڕاکێشێت، هەنجار شتەکانیش دەبێنەوە لەگە خۆمانە بۆ یادگاری لای خۆمان هەڵدەگرین. جهات الأمنية اللي هنا حريصة لایەن ئەمنیەکان ئێرە پارێزگارێکی باش لە میوان و گەشتیارەکان دەکەن، بە شێوێکی جوان هەڵسوکەوتیشمان لەگەڵدا دەکەن. بە جۆرێ بوو کە زۆر بە ئاسانی گەیشتنە ئێرە و هیچ کێشەیەکیشمان نەبوو. ئێمە هەر کاتێک بەم ناوچەیەکە تێپەڕین یان کە سێری ئەم ناوەکەین هەستەکەین کە هەورامیەکان کلتور و کەلەپوری خۆیان پاراستووە. کاتێک ئەم شتانە ئەبینی ئیشە دەستیەکان زیاتر کە سەرنج ڕاکێشن، حەزەکەی پارچەیەک بکڕیت یان هیچ نەبێ ڕسمێکی لەگەڵا بگریت. کەم تا زۆر هەورامیەکان توانەویانە کە کلتور و کەلەپوری خۆیان بپارێزن، هەرچەنە بە ئیشی دەستی بێت یان بە شێوازی خانوەکانیان بێت، بەڵام شتانە زیاتر سەرنج ڕاکێشە. کەم تا زۆر هەرچەنە کەلوپەلی دەرەکیش تەئسیری هەیە، لێرە زۆربەی شتەکان هیچ هی دەستی هەورامیەکانە، بەڵام شتی تریش ئەبینرێ بەست کە لێرەوە تێپەڕی حەزەکەی شتێکت پێبێت کە ڕۆیتەوە ناو شار یان خزمەکان بیبینێنن یان هەستەکەی هیچ نەبێت ڕسمێک بگری وێنێک لەگەڵم شتانەیە بگری بۆی کە دیار بێت کە تۆ سەردانێکی ئەم ناوچەیەت کردووە. گەشت و گوزار بە شێوەیەکی گشتی ئەکرێت بە چەند بەشێکەوە. بەشێکی پێوترێ هاوینە گەشت، یانی مەبەستمان لێی هاوینە هەوارەکانە کە خەڵک لە وەرزی هاوینە یە سەردانیان نەکات و سەیرانی خۆی جێبەجێ ئەکات و ئەگەڕێتەوە. هەندێک تریشی پێوترێت دێرینەکانی و هەندێکی تریشی پێوترێ ئاینیەکان. لە ناوچەی هەورامانە هەر سێ بەشەکە هەیە. هاوینە گەشتمان هەیە، ئێمە ئەتوانین ئاماژە بە چەند ناوچەیەکیان بکەین. ناوچەی ئاوێسەرمان هەیە لە تەوێڵە یا هەتەوێ خودی تەوێڵە خۆی ناوچێکی گەشت و گوزارە بیارە بە هەمان شێوە بە ناوچەکانی دەوروبەریەوە. هەروەها منتەقەی هاوار، هەروەها هاوینە هەواری ئەحمەداوا لەگەڵ زەڵم، ئەم ناوچانە پێیانەوتر ناوچەی هاوینە گەشت. ئەمانە خەڵک لە وەرزی هاوینە لە هەموو ناوچەکانی عێراقەوە ڕوویان تێکا بۆ گەشت و گوزار. بەڵام هەمیشە ئەوەمان لەبیر نەچێ ناوچە گەشت و گوزاریەکان هەرچەندە خزمەتگوزاریان کەمە، بەڵام لە ڕووی زانستیە پێیانەوترێ بازرگانی سارد، بۆ چونکە خەڵکێکی زۆر یەت لەو ناوچانە پارەیەکی زۆر خەرجەکە، لەبەرەوە داهاتێکی گەورە بۆ ناوچەکە فراهەمی هێنرێ، لەبەرەوە پێویستە بەجددی لایەن لێ بکرێتەوە. هەروەها ناوچە خورماڵش کە ئێستا ئێمە تیا دانیشتوین، ئەویش ناوچەیەکە هیچ ینی هینێکی کەمتر نییە لە ناوچەکانی تر. خەڵکێکی زۆر ڕووی تەیەکە بۆ هۆی بوونی ئەم سەرچاوە ئاویەوە لێرە و بوونی سێبەرێکی خۆش و ئاوهەوایەکی خۆش. و بەشی دووهەمی بریتە لە شوێنەوارە دێرینەکان. شوێنەوارە دێرینەکان ئێمە ئەتوانین پۆلێنیان بکەین بۆ چەند بەشێک. بەشێکیان هەر شوێنەواری ئاینین، هەندێکیان شوێنەواری ئاینیش و مێژوویشن. ئێستا وەکو خانەقای تەوێڵە، خانەقای بیارە و ئەمانە هەم مێژوویەکیان هەیە وەکو شوێنەواری دێرین سیرەکرێن، هەم وەکو شوێنەوارێکی ئاینیش سیرەکەن. خەڵکێکی زۆر ڕوویان تێکا بۆ گەشت و گوزار بۆ ئەوەی کە بۆ سەفای دڵ ئەوانەی کە بە تایبەتی ئەهلی تەسەووف ڕووەکەن ئەم ناوچانە بۆ سەفای دڵیان بە شوێنێکی پیرۆزدا لە لای ئەوان ڕووی تێەکەن و گەشتی خۆیان تیا ئەنجام ئەدەن. هەندێکی تریشی شوێنەواری دێرینە. ئێستا لە ناوچەی هەورامانە گەلێ شوێنەواری دێرینمان هەیە، وەکو ئەوەی کە لە مێژووە باسەکرێ قەڵای سەرگەت، یەکێکە لەو ناوچانەیە کە زۆر گرنگە، شوێنەواری زۆری تایە و قەڵایەکی ترمان هەیە لە ناوچەی دەرەقەی سەر. ئەمە هەر ناوچەیەکی شوێنەواری دێرینە و گرنگیشە، بەڵام تاوەکو ئێستا کەنەپشکنی پێویستی بۆ نەکراوە.
ئێمە لە بابلەوە هاتوون هاتوین بۆ ئەوەی کەشی جوانی ئێرە ببینین. بێگومان کەشی ئێرە زۆر جوان و خۆشە، هیوادارم کاتێکی خۆش لێرە بەسەر ببین. پێش ماوەیەک لە هەولێر بووین و هاوینە هەوارەکانی ئەوێشمان بینی و کەش و هەوای ئەوێ زۆر جوان دڵگیر بوو. هەڵسو کەوتی لایەنە پەیوەنددارەکانی زۆر باشە و خۆ لە کاروباری خەڵکیان ناقوتێن و تەنیا ناسنامەت پێبێ بەسە و دەتوانی بێژوورەوە بە ئازادی دەتوانی کات بەسەر ببیت. لایەنە ئەمنیەکان باشن و خۆ لە کاری خەڵک وەرنادەن. ئەو شوێنێک کە تۆ ڕووی تێدەکەی دەبێت کۆمەڵێک خەسڵەتی تایبەتی خۆی هەبێ وەکەوەی کە شوێنێکی هوەری بێ زەوق و سەلیقی خەڵکەکەی پێوە دیار بێ شوێنێکی تەواو ئۆرجینال بێ شوێنێک بێ خەڵکەکە بوونی خۆیان تێدا مەسرف کردبێ واتە شوێنێک بێ لە ڕۆحەتی خەڵکەکەەوە خۆی نزیک بێ نەک شوێنێک بێ کە خاڵی بێ لەو ڕێگەزانە واتە هەر کەسێک کە دێتە ئێرە دەبێ ئەو شوێنێکە سەردانی دەکا شوێنێک بێ معنایەکی هەبێ بووی تەنها ئەوەندە نیە گەشتیارێک بێتە ئێرە ڕووی تێ بکە و کاتێکی خۆی تێدا بێتە سەر و ئەمانە ئەتوانین بڵێن لە هەشتاکاندا پەیوەندی نێوان گەشتیار و شوێن ئاوا بوو واتە لەو ئەو شوێنانەی کە گەشتیارەکان ڕوویان تێدەکرد هەم لە ڕووی هەردوو ڕەگەزی پەیوەندیەکەواتە هەم گەشتیارەکە خۆی بەدوای ئەو شوێنە ئۆرجیناڵەدا دەگەڕا خۆی بەدوای ئەو تاموبوون و ڕەنگەیە دەگەڕاکە لەو شوێنەدا بەدی دەکراوەتە تەنها ئامان جیەوە نەبوو بشێ لەو شوێنانەدا دابنیشێ و وەکو کەسێکی گەشتیار مامەڵە بکە دەهات بەر چەند شتێکی ئێرەش دەکەوت بەڵام لە ئێستا بەهۆی ئەوەی کە بۆی شەپۆلی مۆدررنیتی و ئەمانەوە دەبینین خۆی ئەمڕۆ جیهان خاڵی بۆتەوە لە شوێن واتە ئەمڕۆ باغەوانەکان یا ئەوانەی کە خاوەنی باخن خۆیان باغەکانیان وا ڕێک دەخن کە گەشتیارەکان بێن سەرنجیان ڕابکێشن بەوەی کە وا دەزانن کە خاڵیان بکەنەوە لە ڕەهەندە شوێنیەکەی بەوەی تەستەکەوتو دەبن واتە سەرجەم ڕەهەندەکانی شوێن ئەمڕۆ لەناو باغەکانی هەورامانیشدا دەردەهێنرێ وای لێ دەکرێت زەوق و سەلیقەی عەرەبێک یان تورکێک یان کەسێک کە دێتە ئێرە یان خەڵکێکی شار ئەوەی پێوە دیار بێ بە کورتەکەی دەتوانین بڵێن ئەمڕۆ نە گەشتیارەکە ئەو گەشتیارێکە بەدوای ئەو تام و بۆن و شوێنەدا بگەڕێ بە ڕێگەزەکان بکەوێت نە شوێنەکەش ئەوەی تێداماوە خاوەن باخەکانیش بە جۆرێک باخەکانیان ڕێخستووە کە دەبینین خاڵیە لە ڕەهەندی شوێن ئەو ناوچەیە ئەو پانتاییە کە تۆ دەچی با بڵێن بە مەکانەتێکی تایبەتی بە عشق و سەلیقەیەکی تایبەتی داڕێژاوەتە سەرەتا باخەکانی هەورامان خاوەنی کۆمەڵێک ئەم لەم تایبەتمەندیانە بوون ئەو کەسانی کە بە عشقەوە تەڵانەکانیان کە ساز کردووە کات و ساتێکی زۆریان تێدا مەسەرف کردووە و ئەتوانین بڵێن ڕەگەزێکی هونەری تێدا بوو هەر کەسێک کاتۆتە ئەم شوێنانەوە تەنها نهاتۆ کاتی خۆی تێدا بەرێتە سەر لێرەوە دەتوانین بڵێن ئەو ئاڵوگۆڕە دروست دەبێت واتە دەبێ هەم گەشتیارەکە بۆ ئەو شتە ئۆرجیناڵە بۆ ئەو ئۆرجیناڵەتە بگەڕێ لە ناو شوێندا وەکو شوێن هەورامان شوێنێکی زۆر دڵگیر و خۆشە خەڵکەکەشی خەڵکێکن سەلیقەیەکی باشیان هەیە بەڵام ئەمڕۆ بەهۆی پێشکەوتنی دنیاوە دەبینین باغەکان خاڵی کراونەتەوە لە ڕەهەندی شوێن واتە وەختێک کە باغیش لە ڕەهەندی شوێن دەرهات ئیتر گەشتیارەکەش ناتوانێت ئەو تام و بۆن و ڕەنگە بکە لەبەرەوە دەبینین پەیوەندیەکە لەمڕۆدا پەیوەندیەکە گۆڕاوە بە پەیوەندی بەتاڵکردنەوە واتە تۆ دەچیتە شوێنێک بۆ ئۆرجیناڵەتی ناگەڕێت بۆ ئەوە ناگەڕێت کە ئەو زەوق و سەلیقە و شتانی کە معنایان هەیە بۆ شوێنەکە واتە تۆ شوێن نابریتەوە لەگەڵ خۆتە ینی شوێن نابیتەوە بۆ شەر بەر شوێن ناکەوی تەنها دەی لێرە کاتەکان سەرف دەکەی لەبەرەوەش کە ئەمڕۆ وەکوتم هەموو شوێنەکان شوێنی قەرباڵغن شوێنی بەتاڵ نەماوەتەوە گیان هەر خۆی بەرەو ئەوە دەچێت شارەکانیش شوێن نین خەریکە خەڵکێک دێتە ئێرە حتا لە دەشتەکانیشدا دادەنیشێ لەبەر ئەوەی کە کاتەکەی سرف دەکا دەیەوێت ڕیلاکس بێتەوە ئەتوانین بڵێن هەموو شوێنێک باخە ئەمڕۆ بۆ خەڵک ئەو گەشتیارانەی کە ڕوو لە سنووری ئێماکەن لە سەرجەم شار و شارشەکانی هەرێمی کوردستان و لە ناوەڕاست و باشووری عێراق بە تایبەتی کە ساڵانە گەشتارێکی زۆر سەردانی ئێماکە و لە وڵاتانی ئێران و تورکیا و لە وڵاتانی دەوروبەر و وڵاتە ئەوروپیەکانی ئێمە زۆر جار لە ڕێگەی کۆمپانیا گەشتیاریەکانەوە هەوڵمان داوە کە گەشتیاری بیانی بێنینە سنوورەکەەوە بە خۆشبەختانە ساڵانە کۆمەڵک ینی کۆنتاکتمان لەگەڵ کۆمەڵک کۆمپانیا هەیە کە ساڵانە گەشتیارمان بۆ ئەهێنە هەرێمی کوردستان و بزات پارێزگای هەڵەبجەوە چونکە ئەگەر ئێمە سێرکەین ئەو کارەساتەی کە بەسەر هەڵەبجەیە هاتووە ئێستا هەڵەبجە لە دنیاە ناسراوە و پێیان خۆشە بێن لە نزیکەوە هەڵەبجە ببینین و ئەو پاشماوەی کە لە کارەساتەکە بەجێماوە کە ئێمە مۆنومنتی هەڵەبجەمان هەیە وەکو گەشت و گوزاری ڕامیاری
زۆرێک لەو کۆمپانیانە کە یەنە ئەوێ ڕاستە کارەساتەکە ناخۆشە بەسەر میلەتەکەمان هاتەوە بەڵام ئێمە ئەبێ ئەوە بقۆزینەوە بۆ ئەوی کە سوودی لێ ببینین لە ڕووی گەشتیاریەوە چونکە لە زۆربەی وڵاتەکانە هەیە ئەگەر سیرکەین ئەو کارەساتانیان بەسەر هاتووە لە ئێستادا سوودی لێ بینن بۆ ڕاکێشانی گەشتیار بۆی پیشانی هەموو دنیای بن کە ئەم کارەساتە بەسەر میلەتی کوردی شاهاتووە بەسەر میلەتانە هاتووە بەڵێ بێگومان ئێمە لە ڕێگەی کۆمپانیا گەشتیاریەکان وە لە کۆنفرانسات کە لەگەڵ کۆمپانیا گەشتیاریەکان بەسراوە کۆمەڵێک ئاسانکاریمان کردو بۆ هێنانی گەشتیار بۆ ناو هەرێمی کوردستان لە ڕووی کەمکردنەوەی باج لە سەریان وە لە ڕووی ئەمنیەتەوە و پاراستنیان لە شوێنە گەشتیاریەکان وە کار ئاسانیان لە بازگەکانی داخڵ بە هەرێمی کوردستانە ئەوانەش ئەکرێ بڵین هۆکارێکی زۆر زۆر باشن بۆ ئەوی کە ڕێژەی گەشتیاران لە ئایندەدا زیاد بێت. لە نزیک ناوچە گەشتیارەکاندا چەندین خواردنگە و شوێنی حەوانەوەی گەشتیاران ئامادە کراوە کە بە ڕێزەوە خزمەتی گەشتیاران دەکەن و دەبنە جێگەی دڵخۆشی میوانەکان. بوونی سەرچاوی ئاویش لەم ناوچانە هۆکارێکی ترە بۆ ڕاکێشانی خەڵکی بۆ گەشت و گوزار. سەرچاو ئاویەکانیش ئەبنە بە دوو بەش، بەشێکیان وەکو ئاوی شیرین، بەشێکی تری وەکو ئاوی گەڕاوەکان. ئاوی شیرین ئەوەیە کە سەرچاوی زەڵمان هەیە، ئەم ئاوە فراوان و جوانەمان هەیە کە ئێمە ئەتوانین سوودی لێ وەربگرین. سەرچاوی زەڵم بە تایبەتی تافگەی زەڵم یەکێکە لەو ناوچانەی کە ئەگەر لە دیمەنێکی جوان لە تەلەڤیزیۆن و کەناڵێکەوە پێشکەش بکرێ بۆتە هۆی ڕاکێشانی هەزاران گەشتیار بۆ ئەم ناوچانە هەرچەند پێشکەش دەکرێت بەڵام دیمەنی جوانتر و ڕازاوەتری ئەم منتیقانە بگیرێت و بڵاو بکرێتەوە ئەبێتە هۆی ڕاکێشانی سەرنجی زۆرێک لە گەشتیارانی بیانیش بۆ هەرێمی کوردستان. بەنسبەت گەڕاوەکەی خورماڵیشەوە ئەویش وەکو ئەوەی کە سوودی لێ وەرەگرێ بۆ هەندێک نەخۆشی بە تایبەتی نەخۆشیەکانی پێست خەڵکێکی زۆر هەر لە دێ زەمانەوە لەگەڵ بوونی ئاوی گەڕاوەکە هەتاوەکو ئێستا ڕووی تێکەن و خەڵکێکی زۆر یەن بۆ ئەم ناوچانە بۆ مەبەستی چارەسەرکردن بە تایبەتی ڕۆژانی جمعکە خەڵکانەی کە ئێن بۆ ئەم ناوچانە بۆ گەشت و گوزار بەشی زۆریان سەردانی گەڕاوەکەش ئەکەن ئەمیش ئەبێتە هۆی دەستخستنی داهاتێکی گەورە بۆ ئەم منتیقە. ناوچەی هەورامان خۆی ئەم تایبەتمەندیانەی جاران هەبوو لە هەشتاکاندا کەسێک حتا دوو هونەرمەند کاتون تێرە کاسێتێکیان تۆمار کردووە. وەختێک کە ئێمە دەمانەوێت باس لەو پەیوەندی بکەین دەڵێن ئەم کاسێتە لە ئەحمەداوە لە زەڵم لە تەوێڵە لە فلان شوێن کاتی خۆی تۆمار کراوە. یعنی ئەم شوێنە شوێنی ئێرە براوەتەوە بۆ ئێش، ینی کەسێک هاتوۆتە ئێرە بەشێک لەم شوێنەی بردوۆتەوە. واتە بەشێک لەم ئۆرجیناڵەتی کە لێرە حازر و ئامادەیە خەڵکەکە دەتوانێت لەگەڵ خۆی هەڵی گرێ و بیباتەوە. گەشتیارەکەشی ترە و گەشتیارێنێتە نابۆ مەسرفکردنی کات بێتە ئێرە. لێرەوە دەتوانین بڵێن ئەم دیالەکتیکە دروستە بێت. دەبێت گەشتیارەکە هەم بەدوای ئەم ئۆرجیناڵەتیا بگەڕێ، دەبێت شوێنەکەش خاڵی نەبێت لە ڕەهەندی شوێن. لەبەرەوە هەورامان ئێستا بەداخەوە یعنی خەڵکەکە خاوەن باخەکان ویان لێ هاتووە بە دوای ئاوەدانی دەرەوەدا ئەگەڕن. واتە باخێک تا چەند خەڵکەکەی زیاتر سەردانی بکە خەڵکە خاوەن باخەکە دڵخۆش دەبێت. بەڵام لە ڕاستیە ئەو پەیوەندی کە خاوەن باخەکە وەکو شوێن وەکو هەورامی بوون بە باخەکەیەوە دەبەستێتەوە زۆر جیاوازە لەوەی کە تۆ بە ئاوەدانی دەروی بشوبێنی. خەڵکە خۆی جاران لە ناو دڵ و دەرونی خۆیدا ئاوەدانیەکی هەبوو ئەم دڵ و دەروون و ئاوەدانیەی ناوە وای لێ کردبوو کە عشقێک سەرف بکە، عشقێک مەسرف بکە، ئەم عشقە بێتە ناو ئیشەوە بیکە بەکار و لە بوونی خۆیدا مەسرفی بکە. وەختێک کە خەڵکێک لە دەرەوە دەهات بە تەواوەتی ئەو معنایی دەبینی لێرە. ئێمە لە ئێستادا لە هەوڵی ئەوەدان کە سەرجەم خزمەت گوزاریەکان لە شوێنە گەشتیاریەکان ئەوەی کە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان بێ و بەڕێوەبەرایەتیەکەمان و لایەنە پەیوەندیدارەکان هەستین بە جێبەجێکردنیان ئەوەشی کە لەسەر خاوەنی پرۆژە گەشتیاریەکان و شوێنە گەشتیاریەکان بێ ئێمە لە ڕێگەی لیژنەکانمانەوە بەردەوام کە سەردانیانەکەین ئاگاداریانەکەینەوە کە ئەم خزمەت گوزاریانە چاکن و بۆ ئەوی گەشتیار بە ئاسانی بتوانێت کاتەکانی خۆی لە شوێنە گەشتیاریەکان بەسەربەرێ و چ پرۆژەی استراتیژی کە لە شوێنە گەشتیاریەکان زۆر زۆر گرنگە بۆ ئەوی گەشتیاری زیاتر بێتە سنوورەکە. بۆیە لە ئێستادا پرۆژەیەکی تەلەفریک و کابینەی گەشتیاریمان هەیە لە
هاوین هەواری ئەحمەداوە ئەمە بۆ خۆی پرۆژەیەکی استراتیژیە بێ بۆ ڕاکێشانی گەشتیار وەکو پێشتریش باسم کرد کۆنفرانسات و ڕێککەوتن لەگەڵ کۆمپانیا گەشتیارەکانیش هەر هۆکارێکی ترە بۆ ڕاکێشانی گەشتیار ئەکرێ بڵێن لە ڕێگەی ئەم پرۆژان و وەزایدەن کۆمپانیاکان و خزمەت گوزاریەکانی خۆمانەوە دەرفەتێکی باشە بێ بۆ هاتنی گەشتیار و بەرزبوونەوەی ڕێژەی گەشتیار. گەشتیار حەزەکە لە ناوچەیەکە گەشتی خۆی بکە یا سەیرانی خۆی بکە کە بڕوانە بەسەر ناوچەکانی ترا اینجا چەند وێنەیەکی یادگاری تیا بگرێ وێنەی ڕەنگاوڕەنگ بگرێ ئەمانە هەموو هۆکارن کە لە وەرزی بەهارە گەشتیارێکی زۆر ڕوەکاتە ئەم ناوچانە بەڵام کە لەگەر بەرزبوونەوەی پلەی گەرمی زیاتر گەشتیاران ڕوەکەنە ناوچەی بیارە ڕوەکەنە ناوچەی ئاوێسەر لە تەوێڵا ڕوەکەنە چەمی زەڵم و ئەحمەداوە لەبەرەوەی ئەو ناوچانە فێنێکترن لە چاو ناوچەکانی ترا و خەڵکێکی بەتایبەتی لە ڕۆژانی جمعە هاوینە هەواری ئەحمەداوە بە تەواوەتی پڕەبێ شوێنێک نییە کە تۆ بتوانێت تایە دابنیشی یا وەکو بڵێ لە شوێنێکە من پشو بدەم و جوڵەی نێبێ ئەم شتانەمان دەست ناکرێت لەبەر ئەوەی کە خەڵکێکی زۆر ڕوەکاتە ئەم ناوچانە. ئەمڕۆ پەیوەندێکی ئابووری لە سای ئەم بەجیهانی بوونەیە حاکمە هەموو شوێنێک خاڵی کراوەتەوە لە خاڵی کراوەتەوە لە ڕاهەندی شوێن بوون تەنها وەکو شوێنێکی بازرگانی مامەڵی پێوە دەکرێت واتە جاران خاوەن باخەکان کاتێکی زۆریان دەویست تا باغەکان ساز بکەن وەختێکان باغانە ساز دەکرا کە تۆ دەچویتە ئەوێ دەبوویتە میوانی ئەو شوێنە بەر ئەو شتانە دەکەوتی بەڵام ئەمڕۆ هەموو شوێنەکان حازر و ئامادەن لە پەیوەندی خاوەن باخ و باغەکە پشراون لە پەیوەندی شوێن پشراون ئامادەکراون بۆ ئەوەی کە کاتیان تێدا بەرێتە سەر و ئەمەش تەواو بۆتەوە بە پەیوەندێکی مادی ڕوت کە کڕیارێک چۆن دەچێت شتێک مامەڵە دەکات سەوای دەکات ئەم شتە تا ئەو کاتەی کە هی خاوەن هی ئەوەیە کە هەیەی بڵێن هی خاوەن کارەکە یان ئەوەیە کە بەرهەمی دەهێنێ وەختێک کە فرۆشا دەبێت بە هی کڕیارەکە ئەمڕۆژ ئەو کەسێک کە سەردانی باغەکان دەکات لێرە بە تەواوەتی بەرمەسرف کەوتن کەوتو ینی شوێنەکە دەبێت بە شوێنی ئەو کەسە واتە ئەمڕۆ شوێن لە هەوراماندا شوێنی گەشتیارەکانە هیچ ڕۆحێتێکی پێوە نەماوە بۆ بە پەیوەندێکی مادی ئەم ئەوەدان ئێستا بۆ منێمە لە زەڵم قسە دەکەین لێرە خەڵکێک تا چەند سەردانکەرەوە تا چەند توریست لێرە ئامادەیان هەبێ حزوریان هەبێ خەڵکی گوندەکە دڵیان بەوە خۆش و شانازی بەوە دەکەن کە خەڵک ڕوویان تێدەکا بەڵام لە ڕاستیدا پەیوەندی ئەمڕۆ پەیوەندیەکە کە بێگانەکان حاکمن تێدا کڕیارەکە دەبێت باغەکە لەسەر زەوق و سەلیقە و خواستی کڕیارەکان بێ واتە شوێنەکە دراوەتەوە دەست ئەو کەسانی کە گەشت دەکەن وەکو چۆن ڕیستۆرانتێک تەواو حازر و ئامادە دەکرێت بۆ ئەوەی کە کاتێکی خۆشی تەدا بەریتە سەر لێرەدا ئەوەی ئامادەی نییە خاوەنکارەکەی ڕاستە خاوەنکارەکە پارە وەردەگرێت وەختێکیش کە ئەم پەیوەندی حاکم بوو نەکرد لە نێوان گەشتیار و خاوەن باخان نەکرد لە نێوان شوێن و ئەوانەی سەردانی دەکەن بە مەبەستێکی گەشتیاری حتا مەبەستە شوێنەواریەکانیش ئەیتر دنیا بێمەعنا دەبێتەوە ئەمڕۆ دەبین خەڵک من خۆم بە تەواوێستم بەوە کردو وەختێکە گەشتیار دێتە ئێرە تەنها ئەوەندەیە سێڵڤێک دەگرێت و دەچێتەوە دەڵێ من ئەمڕۆ سەردانی فلان شوێنم کرد بەڵام هیچ نە ئەو شتێک دەهێنێ بۆ ئێرە نە لێرە شتێک دەباتەوە بۆ ینی پەیوەندیەکە بە تەواوی لە ڕەهەندە شوێنیەکەی لە ڕەهەندە فەرهەنگەکەی لە ڕەهەندە شارستانیەتەکەی لە ڕەهەندە ڕۆحیەکەی و لە ڕەهەندە گەشتیاریەکەشی کە هەموو ئەوانەی تر بە سەبەبی ئەمانەوە دروست دەبن خاڵی کراوەتەوەتە دەرهێنراوە ساڵانە ژمارێکی زۆر لە گەشتیار ڕوو لەم ناوچەیە دەکەن و ساڵ لە دوای ساڵیش ژمارەکە ڕوو لە زیاد بوونە بۆیە پێویستە لایەنی پەیوەندیدار زیاتر بایەخ بەم ناوچەیە بدات و ببێتە ناوچەیەکی گەشتیاری ئەوتۆ کە لە ئاست ستانداردی جیهانی دابێت بۆ ئەوەی زیاتر و زیاتر سەرنجی گەشتیاران بۆم ناوچەیە ڕابکێشێت و کەرتی گەشتیاری بەرەو پێشەوە بڕات و ببێتە سەرچاوەیەکی گرنگ بۆ داهات و گەشە سندنی ئابووری ناوچەکە. Risay dergâ keyvanım, her herkes anladım. Risay dergâ keyvanım,
أرهم تسالبم هتاكو ما بمها وجان من لا تشيل بيرم هتاكو ما بمها وجان من لا تشيل بيرم